امریکا دی بیجا ویتو کرنا بریارا نتوینی گرت یا آگر بست حلب بیجا آلی روسیا و چینی و کشتنا سیویلانا. گلو پیوندیا تلفونیا ترامپ دیگل سروکا تایوانه نیشانا گوهرتنا سیاست دروین امریکایا و کرد آیدل دلیوه که نویا جبو بهرمندین کرد و بریکانیان. بسلاوو هیوین دم خوش بخیر هاتن دمک دیگه کرد کنکشن. کرد کنکشن برنامه چی بشی کردی دنجی امریکای و روزانی هینی و سه شموان لکنالی NRT و راستوخو پخش دکرید. روسیا و چین دەسەڵاتی ڤیتۆی خۆیان بەکارهێنا بۆ ڕێگاگرتن لە پرۆژە بڕیارێکی نەتەوە یەکگرتووەکان بۆ ڕاگەیاندنی ئاگربەست بۆ ماوەی 7 ڕۆژ لە حەلەبی سووریا و ویلایەتە یەکگرتووەکانیش گوتی رووسیا و چین ڤیتۆی پرۆژە بڕیارەکەیان کرد بۆ ڕێگاگرتن لە گەیاندنی دەرمانە سەرەتاییەکان بۆ ئەو خەڵکانی کەوا بەبێ ئەو دەرمانانە دەمرن. سرهلدان سوری داخوازن حکومت سوریا و روسیا به درکفتنش روشهلات باجر حلب رد کرن و اوه اگرا سرکی بو روسیا و چین برنویسا بریارکان توین اگرت یا آگربستک و 7 روژان لحلب ویتو بکن. بالیوز فدراسیون روسی لنتوین یگرتی پشراز دکت گولاتوی به بریارکا وها قایل نابد. Как мы знаем, такие передышки. وكم دزان راگرتنا شر و بو بهس کرنا سرهلدایان به بکار آنین بو برهب کرنا چکان و قایم کرنا بنگه هنوان گو اوه و آزارین سیویلان زیده تربکه و فدراسیون روسی پشتوانی بریارکه وها ناکد. یکم رشنویسا بریارا هفبش یا مصر و اسپانیا و نیوزیلندا داخواز آگربستا 10 روژان دکر لیبو به دست خستنا پشتوانی روسیا داخواز 7 روژا کرن لیدگل هنده چین و روسیا دجراوستان. ولاتن یکگرتیان امریکا دبیجان رد کرنا بریاره رد کرنا گهاندنا آلیکاریانه بو سویلن حلبه. در فتح بدنا من ویتو کرنا روسیا و چینه چواته هیا او ردانا بو بومبا باران کرنا روشهلات حلبه ریگره جبو گهاندنا آلیکاری مروانی ریگره بو گهاندنا درمانان جبو نخوشا ویتو کرن بریاره کشتنا خلک بگونه. روسیا اوارێگریە لە گەهاندنە ئالیکاریان مرۆڤانیە نەتەوەین ئەگرتی بۆ دەڤەرێن لەژێر دەسەڵاتە سەرهەلدایان دەکەت بتەنێ ئالیکاریان دەگەهێنتە دەڤەرێن لەژێر دەسەڵاتە حکوومەتێ و دەست بە دەربازکردنا سفیلان بۆ دەڤەرێن شنو کۆنترۆلکردین دکن کو divê bi taxên Kurdan ra derbaz bibe. Ev behreke ji operasyonekê ku hikûmeta Sûriya û hevalbendên wê dibêjin li çendîn hefteyên bêd wê tevaya Helebê kontrol bikin. Lê Amerîka dibêjit keftina Helebê di mahiyê bişarî naînet. Even if Aleppo were to fall. حتى كو حلب كفيجي داويل في شري نايد والداويد في روسيا أسد وإيران في چنده تبجهن جدابرين كوريا نجادي هنا دوی بيتا چاره سرکرین بری بداوی هاتنا شري. روسیا دبیجتن موسکو و واشنگتن دکارن بگهنه رای کفتنه که لدانستاندنین وی هفته درباره بکیشان توایا چکداران جروشهلات حلبه اگر نه هر چکدارک و به تیروز بیتا ناس کرن لی سرهلدایان به دمو دست داخوازا بکیشانه رد کرن. پشتی پیشنیاز امریکا شارزان روس و امریکا دی دانستاندنا لجنوی درباره پرس حلبه بکن. آرمانج بکیشان توایا چکدارایا. اول نقشه یا نونری نتوین یگرتی بود و روسیا پشتوانی لیدکن. هرج دست پیکرنا هێرشا حکومت سووریا و هەواڵبەندên wê bi ser rojhelata Helebê li navenda meha Bûrî rêxistiyên çavderiyên mafê mirova dibêjin pitir ji 288 sivîl hatine kuştin û bi sedan hizaran kesên dî dûrpêçkirina wa heye Dimashq û Moskû li paşa rojê rêpirî tawanên şerî bibe. Xalid Fettah, Dengê Amerîka. وەزیری ناوەخۆی فەرەنسا برنارد کازینۆف لەلایەن سەرۆکی فەرەنسا فرانسەوە هۆڵاندەوە کاندید کراوە پۆستی سەرۆکوەزیری بگرێتە دەستەوە. برنارد کازینۆف وەک وەزیری ناوەخۆ لە بەرەی پێشەوەی وڵاتەکە بوو بۆ وەڵامدانەوەی زنجیرەیەک لە پەلامارەکانی کە لەلایەن تونڕەوانی ئیسلامیەوە کرا لە ماوەی 2 ساڵاندا زیاتر لە 200 کەسیان کوشتووە. بە پەلامارە هەماهەنجەکەی ساڵی ڕابردووشەوە کەوا بۆ مایەی گیان لە دەستدانی 150 کەس. و دوکان جی تاخن ناف باجاری موصلی بلند با و شرفان ازدی دی بیجن وان دورک لسر سنوری دگل سوریا دست کمالا دولت اسلامی داعش درخستیا.
سبيدا إيرو سيشامي دوكال جتاخي سماح يروشلاتا موصلي باللندبو لدميكو شر وبهفشون بردوامن وهيزن إراقي بيجبشون عندكن جبو درخستنا داعش ج باجاري موصلي هفدم شرفانين ازديد بيجن هيزن وان كتنا جندي ام ديبان و أفادو حفتيا وان ريكا روش آفا تشاي شنغالي برف سوريا كنترول كريا هيزين ازديان دي بيجن لدمكيزو او ديقال حشد الشعبي برف باجاري بعاجي هرن فەرماندە و سیاسەتکارێکی باڵای کوردی عێراقی دەڵێت هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە ناکشێنەوەکەوە لە کردارە لەشکریەکانی ئەم دوایانە دژی کۆمەڵی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش کۆنتترۆلیان کردووە. عارف تەیفور لە لێدوانێکیدا بۆ ئەسۆشیتد پرێس لە شارۆچکەی بەرتەڵا دەڵێت ئەو ناوچانەی کە لەلایەن هێزی پێشمەرگە و لە داعش ڕزگارکراون بە خوێن ئازادکراون لەبەر ئەوە هیچ نیەتێک نییە کە ڕادەستی حکومەتی فیدراڵی بکەنەوە. وحقیقەتی ژەمە خوێنمان دیاڕشتۆگەر خوێن ڕژا لە شوێنێک وا بە ئاسانی عادە ناکرێتەوە بۆ خەڵکێشکەی بۆ خۆی دانیشتۆ لە شوێنێک و برێوەرە ئەفەرمەوە من خوێنم ڕشتۆ تەسلیمی توێکەم بالفعل نێتمان نییە ئەو عەرزانەی کە بە خوێن ڕزگارمان کردووە نێتمان نییە بیدەینەوە بە حکومەتی اتحادی. حکومەتی بەغدا کە بە توندی ڕێگری دەکات لە سربەخۆی کوردستان عبادی دەڵێت کە پێشبینی ئەوەی کردووە کە کورد پەیوەست بن بە ڕێکەوتنەکەوە کە پاشەکشێ بکەن لەو ناوچانی کە لە سەروەختی ئۆپراسیۆنەکانی مووسڵەوە لە مانگی دەی ئەم ساڵدا ڕزگار کراون. بەپێی ڕێکەوتنامەکەی نێوان حکومەتی فیدرالی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان دەبێت پێشمەرگە پاشەکشێ بکات لەو ناوچانی کە دوا بە دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ پێشەڕەویان کردووە. ئەمان ڕێکەوتنە من لەو باوەڕەدام بەڕێز مەسعود بارزانی ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکات هەروە هیچ هۆکارێک لە ئارادا نییە من باوەڕ بکەم کە نایکات. بەهۆی ئەو پێشڕەویانەی کە لەم 2 ساڵ و نیوەدا ڕوویانداوە زۆربەی زۆری هێڵەکانی پێشمەرگە کەوتونەتە دەرەوەی سنوورەکانی بەر لە 2014 حکومەتی هەرێمی کوردستان و ناو عێراقی فیدراڵ یان ناوچە جێناکۆکەکانن لە نێوان حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمدا. ئێستاکە هەندێک لە بازگەکانی پشکنینی کوردەکان لە هێڵەکانی کۆتایی نیشانەکانی خۆتۆکمەکردن نیشان دەدەن لە خەندەق و تەنکەری گەورە و خۆ ئامادەکاری سەربازی. ئەنوەر ئەنایت ڕاگری کۆلێژی زانستە کۆمەڵایەتەکان لە زانکۆی کوردستان لە هەولێر ئەو کە توێژینەوەی لەبارەی سیاسەتەکانی باکووری عێراقەوە ئەنجامداوە دەڵێت دوا بەدوای لە ناوبردنی داعش شیانی ڕاستەقینەی شەڕی ناوخۆ لە ئارادا دەبێت. ئەگەر ئێمە لە ڕووی مێژوویە بڕوانینە ئەمە بۆ ڕێگەی کە سنوورەکان لە ڕێی شەڕ و خوێنەوە دروستکراون و هەرچۆنێک بێت بە خوێن دەگیرێنەوە کە ناخوازن دەستبەردار بن بەبێ ئەمە کەواتە ئەگەرەکان لەم ساتەوەختەدا بە بڕوای من ئەوەیە ئەگەر داعش ئەم ڕوانگە مێژووی داپۆشی بێت و دوا بەدوای لە ناوبردنی داعش سونەکان ڕکابەری داواکاریەکانی کوردەکەن شیعەکانش لە بەغدا ڕکابەری داخوازیەکانی هەردوو بەرەکە دەکەن کە کورد و سونەیە ئەمە شیانی هەیە بەدڵنیایەوە ئەمە ئەگەرە ململانی ڕاستەقینەکە لەوێدایە. ئەنایی دەڵێت شکستی داعش تاکە شتێک دەسڕێتەوە کە پێکاتە سیاسی ڕکابەرەکانی پێکەوە لە وڵاتەکەدا کوکردوتەوە. لە لای خۆشیەوە عارف تەیفور دەڵێت کە ئەو سەرنجی هێڵەکانی ئێستای کورد نادات کە کۆنتترۆل کراون بەوەی کە خاڵی کۆتایی بێت لەبەر ئەوەی سنوورەکانی کۆتایی لە نێوان هەردوو حکومەتی هەرێم و عێراقدا دوا بەدوای سەرکەوتنیان بەسەر داعشدا لە ڕێی دانوستانەوە یەکلایی دەکرێنەوە. ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە مادەی 140 پێڵن لەسەر ئەساسی ئەو مادەی دەستوریە بەتاکی دەکەوینە مفاوزات و مباحثات لەگەڵ حکومەتی مرکزی و لەو مادەیەتی کە ئیستیفتا بکرێت لەو ناوچانەی کە دەیانەوێ بگەڕێنەوە سەر کوردستان یان بچنەوە سەر حکومەتی عێراقی ئێمە ئەو وەختە لەسەر ئەوە مفاوزاتەکەین و ئەوشتانە بەڵام ومێدم وایە کە شەڕ نەبێ لە بینی ئەم و عێراق ینی بەڕاستی بۆ هەردوو لامان ماندوو بووین. بەلەبەر چاوگرتنی قەیرانە ئابووری و سیاسەکانی هەرێمی کوردستان و پرسی بودجەی 2017 عێراق تێکڕا ئایا پاشە ڕۆژی سنووری ناوچە جێناکۆکەکان لە نێوان ئەو ململانی و ناکۆچیانەدا بە چ ئاکامێک دەگات. و ژمارەکە مەزنە پەنەبەران ژ باژاری مووسڵی ڕەویانە کەمپێ حەسەن شام لە باکوورە ڕۆژهەڵاتە باژار گەل و ڕەوشاوان چاوایە بە ئەمێنێ دەنگی ئەمریکا چوبوو کەمپێ. کەمپا حەسەن شام بە هزاران ئاوارێن باژارێ مووسڵێ بخۆڤەت گریتن مینە خەلکێ تاخێ ئینتیسار و گۆگجەلی و سەماح و تاخێ قودس هەر ji destpêka operasyona rizgarkirina bajarê Mosilê ev kempe hatiye damezrandin û rojane ji mara xelkê qestkenê bere û zêdebûnê ye. Gelekî masî hene av nayê ve xwarin nan nîne û gaz nîne. Çendîn rojan materek bêstrîte gaz didin me.
ئەم vê gazê texin sohbê de em ji serma mirîn dema baran tê av tê li çadırê me em li karîn binivîn û elektrîk ji tune ye اروسا آوارین کمپا حسن شام دخوازن جه حکومتا ناوندی لذاتیه که بکند اپراسیون رزگارکرنا باجار موصل دا جبرکو جیانکا گلک نخوش دبنه سر لو ما دخوازن بزیترین دم بوگرنه سر مال و ملکتین خواه عيشتنا صعبة أنا مطرت الدنيا کارما گلک زحمته اگر نوکه باران بهید چه کس نکارن در کبن و هند زان مزارو کنه او آوا بومتین یا نحله نه آوا شیرینه بکر بخارنه نهید نوکه من خوشین گرچی لهنه اگر او آوا شیرین نبخون بگمان بوان گلک خرابه حسن شام کو دکویت باکور روشهلات دشتا موصل و نها به هزاران خیزان خلک موصل بخوت گریتن به گوری لدوان آوارن اوی کمپی کو رول حکومت ناوندی گلکی لاوازه ده خدمت کرنا آواران دا کاو عمر دنگ امریکا باکور روشهلات دشتا موصل هنج بو نوچه پیزانین و شاهید چنکو دنگ امریکا ام لجهه بو یرینه نوچه انگرنگ جبو واحد شو پینین به یوتیوب و فیسبوک و تویتر خویا کرمانجی و سورانی برنامه سیاسی، هنری و روناکبیری برنامه کرد کنکشن ده NRT TV ده دکارن لتلفزیون و رادیو پشکا کردیو دنگ امریکا به شو پینن و گهداری بکن همی پلاتفورم میدیایی پشکا کردیو دنگ امریکا ده خدمت ودانه و جیک راست هل بجارتیه دنگ امریکا جدره هری باور پیکری رخصتي امنستي انترناشنال راپورتك لسر روشا سوري لآمدي وشانديتي دا چوانيا ويران كرنا ناوندا ديروكيا في باجر ديار بكري آمدي وصف دكا وهر وصا در بدربونا خلقي جبركارن ارتشا تركيا دناف باجر دا راستو خاد دقل ما باميرا دنگي امريكا لآمد ديار بكري خجان فارقين خجي راستيا في بيام چيا وامزانن كار بدستين امنستي انترناشنال لوربون چه بو؟ دنگی خجی ناگه همه دیاره که شیک تکنیکی هیا هیوی دارم بیتا چاره سرکرین ام بحثی راپورتا که امنستی انترناشنال دکن کول سر روشا باجر سوری دیروکی لآمده وشاندیه و تیدا بحثی ویران کرنا باجر دکن هیوی دارم پیوندی اما دیگل پیامیر دنگی امریکا لآمده بردوام بام بکارن جارك ديوار دقرن ام هرن باب تقدي لحفتي ابوري جماركا كار بدستن هريما كردستان عراقي لواشنطن بون بجداري كون فرنسا كي كرد بما بستا راكيشانا كاردارن امريكي جبو هريمي جگري سروكي جورا بازرگانيا سليماني نوزاد غفور كريم داخواس ج برهم هينرين امريكي كر روبكن هريمي لي امجي برسين كامريكي امادنا وحز حيا بين هريماوان هەستەکەین کەوا ویستێکەیە لەلایەن ئەمریکیەکان و حکوومەتی ئەمریکی و کە کۆمپانیەکانی بێن لە هەرێمی کوردستانە کار بکەن ئایا ئەوان ئێستا بە تەوقیتێکی مناسب بەزانن بێنە بازاڕی هەرێمی کوردستانەوە پێشتر لەوانەیە پێشتریان بە تەوقیتێکی مناسب نەزانی بێ ئەمە یەکێکە لە پرسیارەکان ئایا ئەمریکا ئیتر دەستی کردو بەوەی ئایا بڕای بە ئایندەی هەرێمی کوردستان هەیە هەتاوەکو هانی کۆمپانیەکانی خۆی بدا تەوقعەکەم بە ئەو قسانی کە لەگەڵمان ناکردوون هەم لەگەڵ قونسڵێت هەم لەگەڵ بەعزێک لە کۆمپانیەکانی ئێرە تەسەوری ئەوە ئەکرێکە گۆڕانکاریەک هەبێت لە بڕیاردان بەوەی کەوا کۆمپانیەکانی ئەمریکی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن دەڵێن حکوومەتی هەرێم قەرزاری بازرگانەکانە ڕاستە؟ بەڵێ چەندێک؟ وڵی ئەوەی کەوا بە بەڵێندەر و بە بازرگان و بەو کەسانی کەوا لەگەڵ حکوومەتە کاریان کردووە چ لە بیناسازیە چ لە تەجهیزە بڵێن سەپلاین و هەندێ لەوە بەرهێنەرانیش بوە ئەو کەسانی کە بڵین کارەکانیان لەگەڵ حکوومەتایە بێگومان هەمووی پارەی کەوتۆتە لای حکوومەت ئەوەندەی من ئاگادار بم هی بەڵێندەرەکان نزیکەی زیاتر لە 650 میلیۆن دۆلارە و بە کۆمەڵێ بەڵێندەر و کاری ترەوە تەسەورەکەم بگاتە نزیکەی 800 میلیۆن دۆلار. ئەمە هۆکار نییە کە ئیشەکان
ڕاوەستنی شەکان بەتەکید ئەوە یەکێکە ئەو چەقبەستوێی حکوومەت کەوا بە هیچ شێوەیەک جوڵەیەک بەو پارانە ناکە مەرج نییە تۆ هەموو پارەکان لە یەک کاتا بدەیتەوە مەرج نییە بەڵندەرێک بۆ نمونە کە ملیۆنێک دۆلاری لە لای حکوومەتە بە یەک جاروەری بگرێ مەفروزە حکوومەت مانگانە شتێک لەو پارە و قەرزانەی هەر بەڵندەرێک بە جۆرەی نیسبەتی خۆی بە جۆرەی پرۆژەکەی پارەی پێ بدا بۆ ئەوەی ئەو چەقبەستوی کە ئێستا هەیە و ڕۆژ بە ڕۆژ بازاڕی بازرگانی لە هەرێمی کوردستانە ڕوو لە دابەزینە و توانای کڕینی تا کەمە بێتەوە تا بتوانرێت جوڵەیەک حیاتێک بێنێتەوە بەری بازار لە ساڵانی نەوەتەکانە وەزعی ئادارایی هەرێمی کوردستان زۆر لەمە خراپتر بوو بەڵام لەبەرەوەی بەهۆی بازرگانی و کاری بازرگانی و جوڵەیەک هەبوو کە موچەی فەرمانبەران و مامۆستایان و هەمووی لە کاتی خۆیان ئەدرا ژووری بازرگانی سلێمانی بڕیارێکی دایان کارێکی کرد بوو ئەوەی یارمەتی مامۆستان بدە لە کاتی قەیرانەکە کە خۆ پیشاندان کراوانە سندۆقێکیان یان ویسی یارمەتی مامۆستایان بداتن دیارە سەری نەگرت ئەو مەسەلەیە ویستمان وەکو ژووری بازرگانی چەند کەسێک کی ناسرا و لە شاری سلێمانی بانگێشت بکەین لە هەموو چین و توێژەکان سەبارەت بەوەی بۆردێک دروست بکرێت کە داوا لە حکوومەت بکرێت زەختێک لە حکوومەت بکرێت بۆ دەستپێکردنەوەی بەتایبەتی کەرتی پەروەردە لە بەتایبەت لە سلێمانیە و ئەو دەوام نەکردنەی چونکە لەو کاتێک کە ئێمەوەمان کرد دەوامی فەرمانگەکانیش بە یەکجاری لە سلێمانیا وەستا بوو نەک ڕۆژێک هەبێت و دوو ڕۆژ هەر وەستا بوو بە تەواوەتی کە بۆردێک دروست بکرێت سەرداری حیزبەکان بکەن و سەرۆکی حیزبەکان بکەن کەوا کارێک بکەن کەوا سلێمانی لەو وەزعیتیایەتی بە تایبەتی چارەسەرێکی بۆ سەرێگرت لە کۆبوونەوە کا بڕیار درا و اختراحی ئەوە کرا لە کەرتی پەروەردەوە دەست پێ بکرێت جارێک هاوکاریەک یان دامێک بۆ پەروەردە یعنی دامێک بۆ وەزارەتی پەروەردە و پەروەردەی سلێمانی بۆ ئەوەی مامۆستا وەکو سەرەتایەک دەست بکاتەوە بە خوێندن چونکە بۆ خۆ دەزانی موچەی مامۆستا بە هاوکاری و بە دامی بازرگان تەواو نابێت تەواو نابێت بەڵام ئەمە وەکو هاندانێک وەکو تەژیعێک وەکو پژگیریەک بۆ کەرتی پەروەردە ئەم مختی اختراحەکرا بەڵام ئەوە بوو لە لایەن بەڕێزان مامۆستایانەوە سندۆقی سوالکار هەندێک قسەکرا بەڵام ئەمە لە واقعوانیە نە سندوقی سوالە و نە هیچ شتێک ئەمە واجبی سەرمایهدار و بازرگان و خەڵکی کوردستانە کەوا هاوکاری هەر تەبەقە و چینێک و توێژێکی خۆی بکە لە زەمانێکی معەنە لە فترەیەکی دیاری کراوە بەڵێ ئەمڤگار ناپامیرا جەمپامیرا دەنگی ئەمریکا لە دیاربەکر ئامادەیەک و ڕێکخستی ئامنستی ئینتەرناشنەڵ راپۆرتێک بەڵاوکردن سەر ڕەوشە سوورە ئامادێ خەلجیجان توێشمە ڕێبێژی کاچی بوو ڕاستیاوی پەیامی چییە و ئەگەر ئەو راپۆرت وا بۆشاندن ناڤەڕۆکەوێ چییە؟ ئۆکەی دیارە خاجێ دیارە ماکێشەیەک تەکنیکی بە تەلەفۆناتە ڕەهە داخوازە لێبوونیت کە ئەنسیڤدارم دە بەرنامێن بێدا ئەم بەحسێ وێ راپۆرتا ڕێخستیە بکەن. لە سێمین ساڵیادی ترۆرکردنی ڕۆژنامەوان کاوە گەرمیانی ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستانی عێراق سەنجیان خستە سەر ئەوەی کە کوردستان شوێنێکی چاک و سەلامەت نییە بۆ ڕۆژنامەوانان. دڵشاد ئەنوەر پەیامنەری دەنجی ئەمریکا کە لە کەرکووکەوە ئەم راپۆرتەی لەسەری ئامادەکردووە و تشی خستۆ سەر کێشەی ڕۆژنامەوانان. لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیدا ڕۆژنامەنووسان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی نالەبارە بۆ کاری ڕۆژنامەوانی. هەموو تاوانی کوشتنی ڕۆژنامەنووسان پێمان دەڵێ کە ژینگەی کاری ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ دەربازبوونی تاوانباران لە سزار ژینگەیەکە پێمان دەڵێ هەر کەسێ تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووس و چالاکوانان و داگوشیکارانی مافی مرۆڤ کە دەربازیە بێ لە سزا. کاوەگەرمیانی ڕۆژنامەنووس کە سەرنووسەری گۆڤاری ڕایەڵ بوو
لە 5/12 ساڵی 2013 لە شاری کەلار درایە بەر دەستڕێژی گولە و تیرۆر کراو. هۆکاری تیرۆرکردنیشی بۆ ئەو ڕەخنانە دەگێڕدرێتەوە کە لە گەندەڵی و ناعەدالەتی بەرپرسان گرتبووی. دەبێت ئەو دەستە ڕەشەی کە پەلاماری خوێنی کاوەگەریمانیدا و دەستی بە خوێنی کاوەگەریمانی سوورە پێش هەموو شتێک بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت و ئەو دەموچاوە ڕەشانە بۆ ڕای گشتی ڕابگەێنێت کە کێن ئەو دەستە ڕەشانە ئەو بەدپرسە مافیانەی کە پەلاماری قەڵەمە بوێرەکانە دەن و دوژمنی حەق و ڕاستی دوژمنی قەڵەمی حەق و ڕاستین. ساڵانە لە یادی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسەدا ڕۆژنامەنووسان بەچوونە سەر ئارامگای و گێڕانی مەراسیم ئیدانەی تیرۆرکردنەکەی دەکەن. هەڵبەت ئێمە بەردەوامبوونمان لە ساڵیادکردنەوەکانی ڕۆژنامەنووسی هاوڕێمان کاوەگەرمیانی و هەموو ساڵیادی ڕۆژنامەنووسیە چوونە سەر گۆڕەکەی دەرخەری ئەوەیە کە ئێمە درێژە پێدەری پەیامەکەی ئەوین و دەرخەری ئەوەیە کە ئێمە سوورین لەسەر ئەو ڕێبازەی کە شەیدکاوە لەسەری بوو ئەویش ڕێبازی داکۆکیکردن لە ئازادی و لە مافی خەڵک و بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. ساڵانە و لە یادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیدا ڕێکخراوی ژیان بە هاوکاری ڕادیۆی دەنگ خەڵاتێکی ئاڵتونی بۆ ئەو کەسانە تەرخان دەکات کە بەرگری لە ئازادی بیرروڕا دەکەن و ئەم ساڵیش خەڵاتەکە درایە کاوەلەتیفی پارێزەر. وەکو پارێزەری کەیسەکە خەڵاتی ئاڵتونی کاوەگەرمیانی پێبەخشرا منم خەڵاتە زۆر بە شانازی و بە فەخرەوە لە ملم کرد و هەر وەکو لە وتارەکە شاوتم ئەم خەڵاتە کە لە ملی منە پێشکەشە بە ڕوحی پاکی هەموو شەهیدانی ئازادی و خاک و نیشتیمانی ئەم وڵاتە. لەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی کەسێک بە سزای هەمیشەیی حکم دراوە بەڵام کەسوکارەکەی داوای ئاشکراکردنی دەستی پشت تاوانەکە دەکەن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. بەڕێوەبەتی ئەمریکا خەریکی هەڵسەنگاندنی دواترین ئاماژەکانی دۆناڵد ترامپە کە ئایا سەرۆکی داهاتوو بە تەمایە دیبلۆماسیەتی ئەمریکا لە ئاسیادا بگۆڕێت. شانی ئاماژە پێکردنە ڕۆژی هەینی ترامپ بووە جێگای سەرسومانی زۆر کەس لە ئەمریکا و دەرەوە کاتێک کە ڕایگەیان لەگەڵ سەرۆکی تایوان تسای ئینگ وین قسەی کردووە لە حاڵەتێکدا کە ئەمریکا پەیوەندی دیبلۆماتی لەگەڵ ئەو وڵاتەدا نییە. وا باوەڕ دەکرێت ئەم توێژە تەلەفۆنیە یەکەم پەیوەندی لەو جۆرە بێت لە نێوان سەرۆکی ئەمریکا و یاخود سەرۆکی هەڵبژێردرا و ڕێبەرێکی تایوانی لەوەتەی کە ئەمریکا ساڵی 1970 پەیوەندی دیبلۆماتیکی لەگەڵ تایوان پچڕاند. ترامپ لە تویتێکدا گوتی ڕۆژی هەینی تسای بۆ پیرۆزبایی تەلەفۆنی بۆ کردم. بەپێی ڕاگەیاندنی نووسینگەی سەرۆکی تایوانی تسای ئومێدی خۆی دەربڕیوە ئەمریکا بەردەوام بێت لە پشتیوانیکردنی تایوان بۆ بەشداری و ئەو خزمەتەی کە پێشکەش بە نێونەتەوەی دەکات. ئەو پەیوەندی تەلەفۆنیەی ترامپ لەگەڵ سەرۆک تسای بۆ تەمایەی وروژاندنی پرسیار سەبارەت بەوەی ئایا ترامپ دەیەوێت دانپێنانی لە مێژەی ئەمریکا لەمەر سیاسەتی یەکچین بگۆڕێت ئەو سیاسەتەی کە تایوان وەک وڵاتێک بە فەرمی ناناسێت. تیمەکەی ترامپ دەڵێن ئەو مەسەلەیە لە قەبارەی خۆی زیاتر گەورە کراوەتەوە. ئەم تەلەفۆنە بۆ هەواڵپرسین بوو لای من کەمێک جێی سەرسوورمانە کە سەرۆک ئۆباما پەیوەندی لەگەڵ دکتاتۆری ستەمکاری کوبا ساڵی پار وەگەر خستەوە بۆ ئەو کارە بە قارەمان ستایش بکرێت. بەڵام دۆناڵد ترامپ تەلەفۆنێکی هەواڵپرسین لەگەڵ سەرۆکی تایوان بکات ئەمە بکرێتە هەڵا. بەڵام پێنج دژی ئەوە نەبوو کە ترامپ خوازیاری ئەوەیە ئەمریکا سیاسەتێکی تونتری هەبێت بەرامبەر بەچین لەسەر بازرگانی و مەسەلەکانی تر. ئەو خەبات بۆ دابینکردنی کار بۆ ئەمریکایەکان دەکات و چیتر ناهێڵێت لەبەر وڵاتانی دیکەدا دانەوین. ترامپ لە هەڵمەتی هەڵبژاردنەکەی بەرامبەر بە چین ڕاشکاو بوو. 500 میلیارد دلار لەنگی ئاڵوگۆڕی بازرگانیمان لەگەڵ چین هەیە. ناکرێت هەر ڕێگا بە چین بدەین دەست بەسەر وڵاتەکەماندا بگرێت. ئەلبەتە هەر ئەوەش دەکەن و ئەوەش گەورەترین دزینە لە مێژووی جیهاندا. تا ئێستا چیندانی بەخۆ گرتووە سەبارەت بە وەڵامی ئەو تەلەفۆنەی نێوانیان. ئەوە تەنیا فێلێکی تایوان بووە. ئەوە پێکانێنێتەوەی ناگۆڕێت لە مەرسیاسەتی یەک چین. ئەوە ئەو سیاسەتە ناگۆڕێت کەەوە ئەمریکا بۆ ساڵانێکە پابندی بووە. سەر ڕاینەبوونی پەیوەندی فەرمی لە نێوان ئەمریکا و تایوان بەڵام بۆ دەیان ساڵ هاوکاری لە مەسەلە لەشکریەکاندا بووە. جا ئایا ترامپ دەیەوێت سنوورەکانی ئەو هاوکاریە فراوانتر بکاتەوە وەک بەشێک لە بەڵێنەکەی بۆ زیاتر توندبوونی لەگەڵ چین؟ وێ دەچێت تا کاتی دەست بەکاربوونی پۆستەکەی لە مانجی داهاتوو وەک شتێکی نادیار بمێنێتەوە. ڕێکەوتنی پەنابەرانی کە مانجی سێ لە نێوان یەکێتی ئەوروپا و تورکیا سازکراوێ دەچێت ئێستا لە لێواری تێکچوون بێت لەسەر گرژیەکانی لەمەڕ مەسەلەی ئەندامەتی ئەنکەرا لە یەکێتی ئەوروپادا. بەڵام لە
داوای لێبوردنەکەین چینە راپۆرتێکی دیکە زانانی ژینگە بۆ بەنێزیکبوونەوەیان لە داتا سەرەتاییەکانیان زۆر جاران ئەوە دەگەیەنێت بەرزبوونەوەیانە لە زەوی هەر ئەوەش بە تەواوەتی لە بەرازیل ئەنجام دەدرێت بە سازکردنی بورجێکی بەرزی 325 مەتری. لەناو جارگەی دارستانە بارانیەوەکەی ئەمازۆن بەرز لەسەرەوەی چەترەوە یاخود سیبەری سۆنز چاودێری تاوەری بەرزی ئەمازۆنە و یاخود ATTO. تاوەرەکە بۆەوە دروستکراوە گۆڕانی ئالوزی گازەکان وەکو کاربۆن مەنەکساید، میثان و ئۆزۆن لە نێوان زەوی و ئاسماندا پێوانە بکات. سەرۆکی پرۆژەکە ئەنتۆنیۆ مانزی دەڵێت بەرزی تاوەرەکە هەروەها بە لێکۆڵەران ڕێگە دەدات بۆ لێکۆڵینەوە لە دروستبوونی هەور و باران. پلەی گەرمایی هەسارە چۆتە سەر و لێرەش بەرز بۆتەوە و گۆڕان لە وەرزەکانی باریندا پێکاتەوە. هەموو ئەو گۆڕانانە کارتێکردنی لەسەر ژینگە هەیە. تاوەرەکە پرۆژەیەکی هاوبەش لە نێوان برازیل و ئەڵمانیا. هەردوو وڵات هاوبەشن لەو پرۆژە 10 ملیۆن دۆلاریە. چاودێری تاوەری بەرزی ئەمازۆن ATTO لە ساڵی 2017 بە تەواوی دەکەوێتە کار. کورد ئایدڵژی دبە ڕاستی نەها بەهرەمەندین کورد وێ دەلیڤەیەک باش هەبەش بۆ بەریکانی بکن دەوێ بەرنامەیە ناوداردا کو هەم بە ئینگلیزی هەم بە عەرەبی هەم بە زمانیندی لەسەر تەلەڤیزیۆنان تێوەشاندن بەرنامە کورد ئایدڵ دەست پێ دکە و 4 هونەرمەندین نافدارین کورد وێ ببن دادوەرین بەریکانیە لێ ئەم لە بەندە هەندێنەکانی کەنگی وێ بەرنامە دەست پێ بکە. برنامه‌یەکی نویا پێشوازیە دەنگ و stranên Kurdî bi navê Kurd îdol dest pê dike. Ev bername di dîroka muzîka Kurdî de û weşana Kurdî de ya herî mezin e. Kurd Idol li Kurdistanê û li Awrasyayê li dengên bêhempa digere. Li cîhanê nêzîkî 5 welata hatiye çêkirin. Ev carekî me ku Kurd bernameyekî ku xwedî formatekî telîf çêdikin ku navnetewî ye. Ev bername em ê bernama xwe li Bakur û her çarperçê Kurdistanê li Awropa aliye Qafqasa Ermenistan û Gürcistan û li aliye Tirkiye em ê herin li bajara bigerin û li denga qeyd bikin. Ew deng em ê dawê da li Silêmaniyê vê bernameyê xwe dewam bikin. Yani bername ji bo Kurd satê hatiye amadekirin. Her wiha di bernameya Kurd Idolê de Nizamettin Arîç, Adnan Karim, Bejan Kambar û Kanî wek jûriyê de amade bin. Aram bal dikişine ser çand û hunera Kurdî û dibêje armanca bernameya Kurd Idolê ev e ku kesên bi muzîka Kurdî re têkildarin bîne gel hev. Hilbijartin wek pêşbirkekî dibînin em wisa dikin ku ji bo çanda me ji bo çanda Kurdî em bernamekî wisa mezin ku hemû çand hemû rengên Kurdî li wir temsîl bibe li wir bê xuya kirin. Picekî armanca me jî ev e yani em şixwe format wekî ez bêjim pêşbirkekî em tu carî nakin wek bi xweşî û bi coşî ev ê dewam bike her tim. Her wiha xebatên Kurd Idolê li Stenbolê tê meşandin û piştî hilbijartinê wan û Mêrdînê li Stenbolê jî hilbijartin pêk hatin. Ji beşdarvanên Stenbolê Memo Müslim ku ji ber şerê Sûriyê hatiye Stenbolê û heqala têkiliya xwe û muzîkê dike. Rojavayê Kurdistanê bajarê Kobanê me bû zêdetirî 2 salan li Verkê dijîm Stenbolê dijîm. Sebeba min ez hatî vê derê bû şerê Kobanê qewmî û dişî dizan bû wê hatine vê derê verkem kar û xebatê îş ma îş dikin. Her wiha Welîd Boraz jî dibêje ez piştî şerê Kobanê hatim Stenbolê û welî bi tembûra xwe stranên xwe dibêje. Bajarê Kobanê ez hîro hatime Tirkiye ji bo şer Kobanê heye şer dibe. Em yanî xebat kir Kobanê me şer dikir ke piştî şer qetî em hatine Tirkiye mecbûr hatin. Dew bavê me li wê derê ne karê muzîkê de ez navrat xebitim. Hêjeyê gotinê ku yên ku di hilbijartinan de serkeftî bin dê ji bo hilbijartinan werin vexwendin û dê li Silêmaniyê derkevin pêşberî jûriyê. Her wiha bername dê di televizyona Kurdsatê de bê weşandin. Zozan Yaşar, Dengê Amerîka, Stenbol. داخل ئایدڵ ئەوە لە جیهانە ڕەوازێکی زۆری هەیە و بە هەموو زمانێک بڵاو کراوە تەنها کورد ئایدڵما بەوە بە کوردیش هیوادارم سەرکەوتی بۆمە پێنگاوێک ئەگەلێک هێژایە بێژە دەژێتین دمەهیا کورد کۆنەکشن خدا حافیز.